هەفتەی یەکەمی خولی نایابی کوردستان بەڕێوەچوو. چەمچەماڵ میوانداری شەقڵاوەی کرد. چەمچەماڵ دەیویست لە نێو یاریگای خۆیدا و لە یەکەم یاریدا سێخاڵی یارێکە دەستەبەر بکات. تایمی یەکەمی یارێکە یاریزانانی هەردوویانە ئەستێکی مامناوەند و لە یەک نزیکیان هەبوو. سەرڕایەوەی چەند هێرشێکی لاوازیان بۆ سەرتۆڕی گۆڵی یەکتری ئەنجامدا، بەڵام گۆڵپارێزی هەردوویانە و ستونی گۆڵ ڕێگر بوونەوەی گۆڵ تۆمار بکرێت. هەر بۆیە ئەو تایمە بەبێ تۆمارکردنی هیچ گۆڵێک کۆتایی هاتوو. لا خولەکی 24م تایمەشدا ئەحمەد فازڵ یاریزانیانەی چەمچەماڵ بەهۆی وەرگرتنی دوو کارتی زەردەوە کرایە دەرەوەی یاریگا. لا تایمی دووەمی یارێکەدا بامەبەستی دەستەبەرکردنی سێخاڵی یارێکە، ڕاهێنەرانی هەردوویانە ژمارەیەک گۆڕانکاریان لە پێکهاتەی یانەکانیاندا ئەنجامدا. بەڵام گۆڕانکاریەکان نەبوونە هۆی تۆمارکردنی هیچ گۆڵێک و ژمارەیەک هەلی گۆڵکردن لەلایەن یاریزانانی هەردوویانەوە لەدەست دران. دوجار یارێکە بە یەکسان بوون و بەبێ تۆمارکردنی هیچ گۆڵێک کۆتایی هاتوو، خاوەن ماڵ و میوان تەنها خاڵێکیان بەدەستهێنا. بەڕاستی ئەوڕۆ گەبرێم دەستپێکی ینی خولەکە بوو بۆ ئێمە خاڵێک باش بوو، ینی گرنگ و لە ناو یاریگای چەمچەماڵ هەرچەندە وەکو ئاست لە ئاستی ینی تیپەکەمان ڕازی نەبووین بەڕاستی، بەسکە ئەتانم کە برێم خاڵێکمان ناو دەرەوە یاریگای خۆماننا بە باشمان زانی. یاری دووەمەت و برێنەرەی یاری دوم ناو برێ خاچ خۆمانە پێویستە، ینی ڕۆژ بە ڕۆژ باشتر خۆمە ئامادە بکەین و سێ خاڵی لە ناو یاریگای خۆم بینین بۆمە مهمە، زۆر مهمە. بەڕاستی ئێمە زۆر چاک خۆمان حازر کرد و فەریقشمان زۆر باش بوو. بەس چارێکی بدایەت ئەحمەد فازڵ کارتی سوور خوارد، دوو کارت زەرد بۆ دوو کارتی سوور، تۆزە تەسیرێکی هەبوو لەسەر فەریقەکەمان، بەس بە شێواز یعنی بە یاریکردن بە عام فەریقمان زۆر باشتر بوو، یعنی حەقی یەک نوختەیەک نەبوو، حەقی ئەوایە سێ نوختەمان وەرگرتە، بەس ئیتر فورسەمان زیاتر بۆ ڕێککەوت وەکو خۆتان بینیتان. بڕیارە چەمچەماڵ لە یاری داهاتوویدا ببێتە میوانی چوار قوڕنا، یانی شەقڵاوەش لە هەفتەی دووەمدا چاوەڕوان دەبێت. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.